ئاماژەکانی بەردەم کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەرکەوتووە و چاوەڕێ دەکرێت زۆر نەبات لایەنەکان لەسەر شێوازی کاراکردنەوەی پەرلەمان بگەنە ڕێکەوتن، بەڵام هەموو ئەو هەوڵانەی کە لە ئارادان بەسلاونەتەوە با کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی گردی زەرگەتەی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان کەوا بڕیارە لە دوای کۆبوونەوەی جواتی نیشتیمانی گۆڕان بەڕێوە بچێت. ئەمەندامەی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان دەڵێت هەموو شتێک لەگەڵ پارتی یەکلا دەکەنەوە و پەرلەمان لەکوێدا پەکی کەوتووە دەبێت هەر لەوێ گرێ بدرێتەوە. سوتنەوەی گۆڕان بە ڕوونی ڕایگەیاندووە ئەو بڕیارانە هەموو لە جواتی نیشتیمانی یەکلایی دەکرێتەوە، بۆیە پێویستە جواتی نیشتیمانی کۆ بێتەوە و تا جواتی نیشتیمانی کۆ نەبێتەوە بەپێی زانیاریەکانی من ئەو یەکتربینانە ڕوونادا و پێویستە لە ئەم هەموو ئەم بابەتانە لە جواتی نیشتیمانی یەکلایی بکرێتەوە. پەرلەمان لەلای ئێمە دەبێت ئاساییکرێتەوە واتە بگەڕێتەوە بۆ پێشی دۆخی پێش 19 ئابی 2015 کە ئیشوکارە ئاساییەکانی خۆی کردووە کە مەبەستمان لە ئاساییکردنەوەی پەرلەمان لەکوێ بسراوە لە دەست بە ئیشوکارەکانی بکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دوای تێکچوونی ڕەوشەکە زۆرترین هەوڵی بۆ بەیەگەیشتنی پارتی و گۆڕان و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بووە دەڵێت تەنیا بەکردنەوەی دەرگای پەرلەمان کێشەکان چارەسەر نابن، بەڵکو پێویستە لایەنەکان لەسەر کۆی کێشەکان بگەنە ڕێکەوتن لە نێویاندا پرسی سەرۆکایەتی هەرێم. پەرلەمان کارایی بێتەوە ئەبێ یاسا دەرکا و ئێمە گرفتی دەرکردنی یاسامان لە کوردستان هەیە، بەڵێنی ئەوە بدەن کە گرفتی بەردەم دەرکردنی یاسا نەمێنێ واتە بتوانین مەرسومی سەرۆکایەتی هەرێم هەبێەوە سەرۆکایەتی هەرێمیش بێتە دامەزراوەیەک و مامەڵی ڕسمی لەگەڵ پەرلەمان بکە ئەبێ پێشوەخت ئەمانە یەکلا کرابنەوە. ئایا ئەم مەسەلانە یەکلا کراونەتەوە یانە بەدیدی من نەخێر هەڵوەشانەوەی بڕیاری پاشەکەوتی موچە و زەمانکردنی نەفەوتانی موچەی هاوڵاتیان و دانانی یاسایەک بۆ ڕیفراندۆم و قرارکردنی دەستور و بەدواداچوون بۆ ناشەفافێتی نەوت و بە هەدەردانی داهاتی نەوتی و هەموو ئەوە پێکەوە بتوانین بە زمانێکی هێمن و دیموکراسی و مەدەنی و خەباتێکی پەرلەمانی ئەم خەباتە بینینەتی. ئەنجومەنی باڵای ڕفراندۆم لە کۆتایی مانگی تەمووزدا بڕیاریدا تا 2 هەفتەی تر پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و پێشتریش یەکێتی داوای کرد تا دەیەم مانگا دەرگای پەرلەمانی کوردستان بکرێتەوە، بەڵام هەموو ئەم مانگاوانەی کە لە ئارادان گرێ دراوە بە ئەنجامی کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.